زیاتر لە کاتژمێرێکە ئاگرێک لەسەر ڕووباری سیروان لە شاردەی گردەگۆزینە کەوتوتەوە. ئەمەی بینن سووتانی دارەکانی نزیک ڕووباری سیروانە. زیاتر لە کاتژمێرێکە بەو جۆرە دارستانەکە دەسووتێت. بەهۆی فراوانی ئاگرەکەەوە ئاسمانی ناوچەکە هەمووی بۆ بە دووکەڵ. گرفتی ئاگرەکە ئەوەیە کە لە چەند بەشێکی جیاوازەوەیە تیمەکانی ئاگرکوژێنەوە لێرەن بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە. وەکە بینن لە دیمەنەکان ئاگرەکە فراوانە بەشبەشە، هەر لە جێگایەک بەشێکی دارستانەکە ئاگری گرتووە. ئەوە یەکێکی دیکە لە تیمەکانی بەرگری شارستانی. ئاگرەکە لە چەند بەشێکی جیاوازی دارستانەکە کەوتۆتەوە. ئەوەی مەترسیە لێرە باخێکی زۆر جگە لەو دارستانە شڕەی کە لەسەر ڕووبارەکەیە، باخێکی زۆر لە نزیکی ئاگرەکەیە. هاوڵاتیان خاوەنباخەکان ترسی ئەوەیان هەیە کە ئاگرەکە تەشە نەبسێنێت بۆ ناو باخەکانی ئەوانیش. وەک دەبینن ئەوە لێرەوە تیمێکی بەرگری شارستانی سەرقاڵی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن. بەشێک لە خاوەنباخەکانیش خۆیان هاتوونەتە ئێرە. منەمەوە بڕۆمە لایەکێک لەم خاوەنباخە کە لێرەیە. مامەگیان سڵاو لێ بێ، ئاگرەکە بۆچی کەوتۆتەوە؟ کاری ئاگرەکە چی بوو؟ وڵی کاکیگیان خۆی دنیا تاوسانە و گەرمە و خاوەن جارەکانش چکۆیان پێوە ناوتر گشتی سوتیا و ئەوە تا لەخوا بەزیار مەگەشتمە فرای باخەکان خۆمان کەوتین و ئاگر کوژێنەوەش تا دەستیان خۆش بێ ئیش خۆیان کرد. ئاگر گەیشتۆتە هیچ لە باخەکان؟ ئەرە وەڵا لە ناو لای چەمەکەوە تا ئەوە ئاگرەکە تا خۆت بینیتەوە چاوی خۆت ئەو دیۆکڵەکەی ئاگری کەوت ئەو پشتیشەوە تا ئەوش لای خۆتەوە بینە، یعنی ئاگری زۆرە ڕاستی. باش لە چەند شوێنێکی جیاوازەوە ئاگرە؟ بەڵێ بەڵێ لە شوێن چێژ خۆی لێ ئاگرەکە لێوە هات، ئەوێ هاتر گشتی بەڵاوە کردە ئیناوە و ئەرە وڵاتر باشە دەستەکان دەستان خۆش. زۆر سپاس. وەکەوەی بینن ئەوە ئاگرەکە تەشەنەی سندووە بۆ بەشێکی دیکەی ناو باخەکان. وەکەوە خاوەن باخە باسی لێوە کرد. چەند باخێک ئاگر پێی گەیشتووە. تیمەکانی بەرگری شارستانی سەرقاڵی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن. وەک باسم کرد ئاگرەکە لە چەند بەشێکی جیاوازی دارستانەکە و باخی هاوڵاتیانایە.